بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت هەفتەیەکی نوێیە گەشتی شیکاری وەرزشی لە سەرەتای هەفتەوە دێتەوە لاتان بۆ باسکردنی ڕووداوە گرنگەکانی تایبەت بە خولە ئەوروپیەکان و لە گرنگترینیشان کە دەست پێ دەکەین لە پریمەر لیگەوە دەست پێ دەکەین و ئەمڕۆژ کۆمەڵێ یاری گرنگمان هەیە کە لە ئیتالیا ناپۆلی پێشەنگ میوانداری لایەنەی ئەتڵانتا دەکات و هەروەها لە ئیسپانیا بەرشەلۆنە لە دێربی کەتەلۆنیا پاش تێپەڕاندنی بایر مونیخ و ڕیال مەدرید میوانداری لە ئیسپانیۆل دەکات. زۆر گرنگە بۆ بەرشەلۆنە کە ئەم دوو یاری ماوێتی لە خولی ئیسپانی و لە چامپیۆنز لیگ پێشوەستانی یاریەکان بۆ یاری نێودوڵەتیەکانەوە بەرشەلۆنە بە دۆخێکی ئارامەوە هانز فلێک پاژە و کارە جوانانەی کردوێتی ئەم سێ یاریەش بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ. ئەمە کۆمەڵێ بابەتن کە هەوڵ دەدەین لە بەرنامەی ئەمڕۆ باسی بکەین، بەڵام ئێستا بۆ ئێستا هەڵوێستەیەک دەکەین لەسەر یاریەکانی دوێنێ و بە تایبەتی شکستی ئەرسیناڵ و شکستی مانچستەر سیتی و بردنەوەی لێڤەرپوڵ و گرتنەوە دەستی پێشەنگی ڕیزبەندی لەلایەن لێڤەرپوڵەوە. سەرەتا لە ئەرسیناڵەوە دەست پێ دەکەین و دواتر دەچینە سەر تیپەکانی دیکە و قسەیان لێ دەکەین. من حەز دەکەم قسەکردنمان لەگەڵ لەسەر ئەرسناڵ بە پێکەوە بە پرسیار و وەڵامی بڕۆین. ئێمە پێکەوە لە چوارچێوەی پرسیار و وەڵامە بتوانین وەڵامێکی تەندروست بدۆزینەوە بۆ ئەرسیناڵ. من دەپرسم لێەوە ئەرسیناڵ کێشەی چییە؟ چۆن تۆ لە کۆی 10 هەفتە لە کۆی 30 خاڵ 18 خاڵت هێناوە، 12 خاڵت لە دەستداوە لە دەستپێکی پریمەر لیگە. ڕاستە مانچستەر سیتی کردووە، یا ڕاستە یاری لێڤەرپوڵە کردووە، ڕاستە یاری نیوکاسڵە کردووە، ینی یاری تۆتنهامە کردووە. بەڵام من باسی پێوەرەکە دەکەم، لە 10 یاری تۆ 18 خاڵت بەدەستێنەوەواتە 12 خاڵت لە دەست داوە. لە کاتێکدا وەرزی ئەم ساڵ تۆ ئەو تیپەی کە هاتووی ئەڵەی پاژەوەی 2 ساڵی ڕابردوو پلەی دووەمم هێنا و نزیک بووم لە دەستەبەرکردنی نازناوەکەم لە دەستدا، ئەم ساڵ هاتووم نازناوەکە دەستەبەرکەم. بەس جارێ هیچ نەبووە، تو ئێستا ینی تەنها 18 خاڵێنا و 7 خاڵ کەوتوتێتە دوای پێشەنگی ڕیزبەندی. بەڵێ دەرفەتوەم شتانە مووی ماوە، بەڵام من پرسیارەکەم بۆیە کێشەی ئەرسیناڵ چییە؟ ئایا کێشەی ڕاهێنەرە؟ ئایا ئەرسیناڵ کێشەی نەبوونی پێگاتەیە؟ ئایا ئەرسیناڵ کێشەی نەبوونی یاریزانی کواڵیتی بەرزە؟ ئایا نەبوونی گۆڵپارێزێکی باشە؟ ئایا نەبوونی خەرجکردنی پارەی لەلایەن کارگێڕیانەوە؟ ئایا نەبوونی هەندەرە لە نێو یاریگادا؟ ئایا یاریگایەکی خراپیە؟ ینی ئەگەر بیشمێنی پرسیارەکان زۆرن، بەڵام ڕەنگە وەڵامی هیچیان وەڵامێکی تەندروست نەبێ. وەڵامێکی تەندروست نەبێ. تۆ سەیری کە یاریزان چەند گرنگە لەوەی کە ینی هەر بەجددی و ئەمە لەگاڵتە بە دەرمەکەن کە یاریزانێک دێتە بەرشەلۆناڵێ خەونم ئەوەیە درێسی بەرشەلۆنە بپۆشم، ئەم شتە بە سادەی وەرمەگرە. یاریزانێکاڵێ خەونمەوەی درێسی ڕیال مەدرید بپۆشم، ئەمە بە سادەی وەرمەگرە. بەڵێ ئێمە زۆرێگەی پیانەڵێن بەس خولی تۆموجیری و بەس بیر لە بەرشەلۆنە و ڕیال مەدرید دەکرێتەوە. بەڵام واقعیەتی تۆپی پێ ئەم جیلەی کە ئێستا لە تۆپی پێیا دروست بوون، بەهێزی بەرشەلۆنە و بەهێزی ڕیال مەدریدیان بینیوە. بەس بەرشەلۆنە و ڕیال مەدریدیان بینیوە کە 3 بۆ 4 ساڵ لە لووتکەی ئاستیانابن و لە 3 بۆ 4 ساڵە 2 چامپیۆنز لیگ جێبەرنەوە، تیپی دیکەیان نەبینیوە. بۆیە ناحەقی یاریزانانە مەگرن و ئەمە قسێکی زۆر ڕازگویانەیە کاڵێ خەونی من یاریکردنە پۆشینی درێسی بەرشەلۆنە یاخود پۆشینی درێسی ڕیال مەدریدە. بۆ عەقڵیەتی یاریکردنی ڕیال مەدرید و عەقڵیەتی یاریکردنی بەرشەلۆنە بۆ بردنەوەی نازناوەکانە. بایرنیش بە ئەمان شێو. بەس بایرن چییە؟ بایرن هەر ینی بایرن یەکێکە لەو تیپە عەریقانەی کە هەموو ساڵێک پێداگیرە بۆمە، بەڵام کەمترین ساڵ دەسەبەری کردو، بۆیە ناوی بایرن هێندە نایەتە ناوە. ئەگنا هەموو ساڵێک هیچ تیپێک بەقەی بایرن ئامادەکاری ناکات بۆ بردنەوەی نازناوەکان، بەڵام لە کۆتاییە دەست بەتاڵ دەرەچێت. ئەم حساباتانە تۆزێ بۆم تیپانە بەم جۆرێ کەواتە ئەم عەقڵیەتی بیرکردنەوەی ئەم تیپە وا دەکات لەوەی ئەم تیپە هەمیشە بیری لای سەرکەوتنێکی جیاواز بێت. بە پێچەوانەوە ئێمە لە ئەرسیناڵ
ئێمە ئەم عەقڵیەتەمان نییە لە ئەرسیناڵە، ئەم بیرکردنەوەیەمان نییە لەلایەن یاریزانەکانەوە. ئەگەر عەقڵیەتێک وا بیر بکاتەوە کە تۆ بتەوێت نازناوی پریمەر لیگ یاخود چامپیۆنز لیگ بەریتەوانێ وە لە یەکەم گوژمەوە هەوڵ بۆ بەی، ئەم عەقڵیەتە پێتان ناخۆش نەبێ بە کای هاڤێرتز بیری لێ ناکرێتەوە. ئەم عەقڵیەتە بەبێ بوونی هێرشبەری سەرڕم بیری لێ ناکرێتەوە. ئەم عەقڵیەتە بەبێ بە دیلی ئۆدیگارد بیری لێ ناکرێتەوە. یعنی منطقی نییە تۆ تیپێکی وەکو ئەرسیناڵ فەرقەی ئەعدادێ کردو و تیپەکە و ڕێخستۆتەوە، تۆ حساباتی پێکانی ئۆدیگاردێ نەکردبێ. جاسەوە بۆ خاڵێک ڕاتانە کێشم، ئەمەوی ویژدانی خۆتان ئاسوودەکەن بەو خاڵەیە پێ بڕۆنەوە. تۆ عەقڵیەتەکە وابێ بە دیلی ئۆدیگاردێدا نابێت، دوای ئۆدیگارد پلەیمیکەرێکی نەبێ. هەموو ئەرسیناڵ شەوی ڕابردوو بەرامبەر بە نیوکاسڵ سەر ڕای هەموو کۆنتڕۆڵی تۆپ کردی، یەک هەلی ڕاستەقینەی گۆڵی دروستکرێویش ساکا ئۆڤەرێکی کردی، کلان ڕایس سەرەکی لیا بەلای ستونی گۆڵات چووە دەرەوە بە 90 خولەک. بەو هەموو یاریزانە من نازانم ئارتێتا بەنیازی چییە؟ کیمی یەکەم ئەرسیناڵ یەک بە هیچ لە دوایە. باش، ئاسێکی زۆر خراپی پێشکەش کردووە. گۆڕانکاری بۆ هێنانەوەی ئەم ئەنجامە چییە؟ خستنە ناوەی زنچینکۆ نوێنێری. ئەتەوێ بەمە ئەنجامەکە بینیتەوانێ. دوایی لە کۆتایەکانە گابرێل جیسۆزەڵەسێنیویش چیەگەی مارتینێلی ترۆسارد بەیەکەوە بیتە دەرەوە قۆی و جوویەم تیپەیە کوژی. ئەی تۆ ڕەحیم ستێرلینگم بۆیە ناوە لە چێڵسیەوە کە ئیشت پێی نییە. ئی تۆ گۆڵ لە دوای ئەمە پارێزگاری لە کاکە پارێزگاری لە ئەنجام کرد سەر و سەرچام. وەڵڵا زنچینکۆ بە زامادەیتیانە بۆ یاریکردن. بڕۆن سەیری دوێنێ ئەرسیناڵ کە بزانە زنچینکۆ چەند تۆپی بەهەدەردا، هەر ئامادەیتیانە ئەوە لە کەشوای یاری دوورکەوتۆ. بەڵێ ئەزانم پێکانت هەیە، بەڵێ ئەزانم ئۆدیگارد یاریزانێکی کاریگەرە، بەڵێ ئەزانم کالافیۆری وێناوە یاریزانێکی کاریگەرە بۆ تیپەکەت. تۆ بنوای تێ هیچ کێشەیەکی نییە. هەیەوە هەمووتان بنوایتان بینی وەرزی ڕابردوو، وایە یاوانە بنوای وەرزی ڕابردوو چۆن بەرگریکارێ بوو. ئەم ساڵ هاتووە پارتیم بۆ باتە بەرگریکاری باڵی ڕاست و بنوای دەحتیات. دوایش کە تەشکیلەکە ڕێگە کاتەوانێ بەڵێ تیمبەرز یاریزانێکی ناوازێ. من هەر نازانم تیمبەرزی بۆ بردە دەرەوانێ. چالاکترین بەرگریکاری ئەرسیناڵ بوو لە یاریە کە لە زۆرترین حەڵقەی هوجومیە بەشداریە کرد. یعنی من نەمبینیوە تیپ گۆڵ لە دوا بێ چه دانیشە بەدلی بەرگریکار و بەدلی ناوەند بکە. جا ئەو پێکانی ئۆدیگار مەبەستم لە چی بوو کەوتم دوای سەرنجام بۆ شتێ ڕاکێشم. ئێوە بیرتانە پار ڕیاڵ مەدرید چەند پێکانی هەبوو؟ ئێوە بیرتانە ڕیاڵ مەدرید پار جگە لە پێکانە درێژخایەنەکانی ئەلابا و میلیتا و کۆرتوا کە سێ یاریزانی سەرەکی پێگاتەکەی ئەنشلۆتی بوون. ئەزان بێلینگام چەند جار دابڕا؟ ئەزان ڕۆدریگۆ چەند جار دابڕا؟ ئەزان پێکانی کروس و پێکانی مۆدریچیشی بەرکەوت؟ ئەی ئەزانی ڕیاڵ مەدرید چی کرد؟ ڕیاڵ مەدرید نازناوی لیگە و نازناوی چامپیۆنز لیگی بردەوە، مانچستەر سیتی و بایر مونیخی تێپەڕاند و سێ کلاسیکۆشی لە بەرشلۆنە بردەوە. بۆ؟ لەبەر هەموو حساباتێکیان کردووە. لەبەر هەموو حساباتێکیان کردووە. ئەمە بەڕێوەبەرێکی هونەری بەرزە، ئەمە بەڕێوەبەرێکی هونەری لێوە شاوە، ئەمە بەڕێوەبەرێکی هونەری پێرفێکت. لەبەرەوە ئارسیناڵ هێشتا سەرەتایە، بەڵام من پێم وایە ئارتیتا بە خۆداچوونەوەیکی گەورەیەوێ و لە مەرکاتۆی زستانە پێویستە گرێبەستە زەڕوریەکان ئەنجامدا، گرێبەستی چاولێکەری ئەنجام نەدا. میکێل مێرینۆ تۆ پێویستت پێی نییە، تۆ ناتەوێ، تۆ خۆ ڤێراو هەیە، پێویستە بە میکێل مێرینۆ نییە، هیچ پێویستێکت بەم گرێبەستە نییە. لە برێ و گرێبەستە بچوویتە هێرشبەرێکی سەرڕمە بێنە بۆ مانچستەر یونایتد دەتوانێت بچێت زیرکیزی بێنە کە لاپتاڵیشا بەشدارێ، بۆ تۆ ناچی زیرکیزی بێنی. کای هاڤێرتز بێنەرۆ ناوەندەکەی خۆ لە باڵەوە یاری پێ بکە، باوەستەی خۆی پێشکەش بکە. کای هاڤێرتز یارەکانی ڕابردوو گۆڵی کردو، تۆ ئەمە بە من مەفرۆشەرەوانێ و هەلانە بۆ منیش بێتەوە گۆڵ تۆمارەکەم. هەر هێندەی کای هاڤێرتز هەر بۆ من بێتەوانێ، هەر خۆم کە چەندێک لە یاری دابڕام بم خەرەو شوێنەوانێ، ئەو نەم هەل بۆ بێتەوە ئەو گۆڵ تۆمارەکەم. ئەمە پێی ناوترێش هەلی ڕاستەقینە بۆی کە تۆ خاوەنی هێرشبەرێکی سەرڕمی ناوازی. ئارسیناڵ کێشەی زۆری هەیە. ئارسیناڵ مەجالی ئەوەی نەماوە بڵێم ڕایەنەرە تێگا لە پریمەر لیگ.
ئەرسناڵ مەجاالیەوەی لە بەردەمان نییە بڵێ ئەم یاریزانانە بگونجێن پێکەوە. ئەرسیناڵ مەجاالیەوەی نییە بڵێ ئەم ڕاهێنەرە لە یاریزانەکانی تێبگا. ئەرسیناڵ هەموو ئەم خامانەی هەیە، هەموو ئەم خامانەی هەیە. ئەرسیناڵ کێشەی جێبەجێکردنی هەیە. جێبەجێکردن پەیوەندی بە کێوەیە؟ پەیوەندی بە میکێل ئارتیتاوەیە. ئەی ئارتیتا بۆ ناتوانێت جێبەجێکە لەبەرەوەی کەرەسەکانی ئەو کەرەسانە نین کە ئەو داواکاریانەی بۆ جێبەجێگەن کە خۆیەوە. ئەی لەمایە کێ بەرپرسیارە؟ لەمایە خودی خۆی بەرپرسیارە. بۆ لەبەرەوە 5 ساڵە خەریکی دروستکردنی تیپە، لەبەرەوەی 5 ساڵە لە مەرکاتۆیە گرێبەستەکەوی یاریزانەی داوایەکە بۆ یەکڕێ. بۆچی؟ بۆ هیچ کێشەیەکی نەبێت. لەبەرەوە ئارتێتا ئێستا ناتوانێت بێتە سەر شاشەیە، بێتە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانەوە بڵێ وڵا پێگاتەکەم نوقسانیە لە ڕووی لایەنی هێرشبەریەوە. ناتوانێت دوا بڵێ، ناتوانێت بڵێ تیپەکەم گرێبەستم بۆ ناکە، ناتوانێت بڵێ کێشەم لێوەیە. تەنها و تەنها کاتە سەر شاشە ئەبێ بڵێ چی؟ ئەبێ بڵێ کێشەی هونەریمان هەیە، ئەبێ ئەم غەڵەتانە ڕاستکەینەوە، بێت تیپەکە باشتر بکەین، ئەبێ تیپەکە بەرەو پێش بەرین و ئەبێ خۆمان تۆکمەتر بکەینەوە. لەبەرەوەی خەلەلەکە لای خۆیەتی، خۆی پێگاتەکەی دیاری کردووە، خۆی یاریزانەکانی دیاری کردووە. کە پلانەکەی جێبەجێ ناکرێت ئەوەی کێشەکە لە خۆیدایە، چونکە خۆی بە بڕوای خۆی ئەو یاریزانانەی هەڵبژاردووە کە دەتوانن خزمەتی پلانەکەی کەن. بۆیە من تێبینیم زۆر زۆرە لەسەر ئەرسناڵ. ئەرسناڵە بۆیە ساڵ بە ساڵ باشتر بۆیە، بەڵام ساڵ بە ساڵ ئێمە قسەکەی مۆرینۆمان بۆ دەرەکەوێتوانێ کە و تعلیقی یاوەتی لە ئەرسناڵ لەسەر بردنەوەی نازناوی پرێمەر لیگ کە پاریش دەبووە ئەرسیناڵ نزیکەوە. من پێرار خۆتان نزان 11 خاڵیش لە پێش بوو، لێرەش پێمەوتنەم و هەموو کەس دەوری بەری ئەرسیناڵ ناتوانێت دەوری با. لە کاتێکا لە مانگی 2 11 خاڵ لە پێشمان سەرسیتیەوە بوو. بەسپار تا ڕادێکی زۆر ئەرسیناڵ خۆی دەرفەتەکەی لەدەستدا، بە تایبەتی شکست یاری ئەستۆن ڤیلا لە سەر یاریگای ئیمارات. ئەم ساڵیش ئەو تا هەر لە سەرەتاوە خۆی دەرفەتیاوە، خۆی دەرفەتیاوە بە ڕکابەرەکانی ئەڵێ فەرموو پێشم کەون. بۆیە ئەرسیناڵ بە خۆداچوونەوەیکی گەورەیەوێ و پێویستی بە لێپرسینەوەیکی زۆر هەیە و ئارتیتا پێویستی بەوە هەیە کە یعنی حەز ناگەمە و شتە بەکاربێنم، بەڵام کوردوتەنی زلێکی لێبیری یاخود گوێیەکی بگیرێ لەوەی کە تۆ 5 ساڵە لێرەی تۆ هەموو پارێ و پێسەرف کردووی نابێم تیپەمان وابێ، ئەبێ وابێ، ئەبێ بە خۆداچوونەوەیکی گەورە هەبێ. ناکرێت تیپێک بەرامبەر بە نیوکاسڵ یەک هەلی ڕاستەقینەی گۆڵ دروستکان، نابێت تیپێک یعنی وای لێ تۆ ئەرتێتا سەری لێ تێک چووە گۆڵ لە دوایە بڕۆن سری و گۆڕانکاریانە بکەن. حەج کەسێک لە ئێمە دانیشە و گۆڕانکاریانە ناکە کارتی تاکردی دوێنێ، ئەو نە گۆڕانکارەکانی فەزاحەت بوون. بۆیە بە خۆداچوونەوەیکی گەورەیەوێ ئەرسیناڵ. حەزەکەم سەبارەت بە گواردیۆلا شتێ بڵێم. طبعاً ڕەخنەگرتن لە گواردیۆلا سەریکە یا بە دیوێکی تربان ئەڵێم ڕەخنەگرتن کەمکردنەوە لە گواردیۆلا بە بڕوای من ئەوەی کە بیەوێ لە گواردیۆلا کەم کاتەوە لی بە ئێوە کۆولامە بن، ئەوەی بیوێ بۆ نمونە لە کەسایەتی گواردیۆلا لە ڕانەرایەتی گواردیۆلابە نەزانیە لای من. لەبەرەوەی گواردیۆلا یەکێکە لە هەرە باشترین و گەورەترین ڕانەرەکانی مێژووی تۆپی پێ، بەڵێ تاکتیکی پۆزیشنال پلەی وەرگرتوێتەوە، بەڵێ تاکتیکی و هانکرۆیف و هۆڵندیەکانی وەرگرتوێتەوانێ، بەڵێ توانیوێتی داڕشتێکی جوانی پێ دروستکە و توانیوێتی ئیشی خۆی بە باشی بکە. ئیتر خۆی وەریگرتووە هێناوێتی ئەمە بابێکی ترە، بەڵام من وەکو کەسایەتی پێتەڵێم کەمکردنەوە لە گواردیۆلا نەفامی. بەڵام لە هەمان کاتدا ئەم ڕاهێنەرانە هەموو کات ناتوانن باشبیر بکەنەوانێ، بۆی ئاسایی وەریگرن کاتێک شکستێک دێنێت. ئێستا بۆ نمونە دوێنێ یاری بۆرنمۆز وەرگرە، یاری بۆرنمۆزمان سەرسیتی دۆڕێنێ ئەمە کۆتایی سیتی نییە. من بێم دانیشمەم ڕەخنەی لە ئەرسیناڵم گرتو ئێستا بێم لە سیتی بگرم، ئەمە نەخێر، ئەمە چێتە بابی قاڵبی ڕقوچینە، ئەمە چێتە بابی ینی شتێکی غەڵەتەوانێ. بۆیە تۆ ناتوانانی سیتی تاوانبارکەی بەم شکستەی بەرامبەر بە بۆرنمۆز هێناوەتی، چونکە پێکانەکانی سیتی زۆر زیاترن لە پێکانەکانی ئەرسیناڵ، چونکە دۆخی سیتی ئەم هەفتەیە کە دۆڕانوتی پێشەنگی لە دەستدا تا ڕادێک واقعی یاری کردووە سیتی.
کەواتە من ناتوانم ئەو ڕەخنی لە ئەرسناڵم گر بێم لە سیتی بگرم بەڵام لە هەمان کاتدا دوێنێ گواردیۆلا سەبەبی شکستی مانچستەر سیتی بوو سەدەپرسم بۆ من یەک خاڵتان پێڵم و کۆتا خاڵ کە خۆتان لی تیە بگەن کە من دایمم کێشێم لەگەڵ خودی گواردیۆلا بۆ بۆی کە ماوەی یاریزانە خاتە کە شوهەوەی یاریکردنەوەنێ ماوەی لە خۆی دەیجەکە و ئەم یاریزانە لە کەشوها دوورە خاتەوە یعنی لە دوو چوارچێوەیە بۆتان شیەکەمانێ گۆندۆگان و فۆدین بە نمونە وەربگرن ئەو دابڕانەی کە لە وەرزی ڕابردوو پاژەوەی کە هاتنەوانێ لە پاڵەوانتی ئەوروپیەکان ئەو دۆخەی تێی کەوتون لە ڕووی ئاسی ونەری لە ڕووی ئاسی دەرونی تا ئێستا گواردیۆلا نەیتوانیەوە چارەسەرکە ئەمە وەکو خاڵێک بەڵێ پێکانەکان هۆکارێکی گەورن بەڵام گرنگترین خاڵ لەوەی دوێنەیە کە بەرپرسیارە لی گواردیۆلا هەر خۆی دوای کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە وتی چی؟ وتی واڵ تامان خۆتان نزان شەوی ڕابردوو سیمینیۆ چ کارێکی بە کایل واڵکەر کرد یعنی چی بە واڵکەر کرد وە چۆن بۆرمۆسی باڵا دەست کرد بەسەر مانچستەر سیتیە لەو باڵی واڵکە تاوان ئەمە بۆ بە نمونە بۆ تێنمە دوای یاریەکە گواردیۆلا هات وتی چی؟ وتی 19 ڕۆژە کایل واڵکەر ڕاهێنانی نەکردو و ڕاهێنانی بە باشی نەکردو بەڵام ئەمڕۆ لە پێگاتەی سەرەکی یاریمان پێکرد باشە ئەمە غەڵەتە تۆ 19 ڕۆژە ڕیکی لویس باشترین یاریەکە لە ئەجوای یاریکردنایە خزمەتێکی باشی تیپەکەتەکە یاریزانێکی حەروکە و مەترسێکی زۆر دروستەکەوا دەکا باڵی ێرشبەری بگەڕێتەوە تۆ غەڵەتت کردووە ڕیکی لویس یاری پێ بکەواڵکەر بۆ یاری پێەکەی کە 19 ڕۆژە ڕاهێنانی نەکردووە کاتە تۆ بەرپرسیاری لەم شکستە تۆ بەرپرسیاری لەم شکستە ئەگەر بچمە سەر وردەکاری کۆمەڵی وردەکاری ترێ بەڵام من پێ دەڵێم شکستی سیتی شکستێکی جیاوازە تۆ ناتوانانی سیتی بەمە تاوانبارکە یا دانیشی لەسەر سیتی قسە بکەیت و گرێ بە شکستی سیتیەوە بکەیت چونکە سیتی پێکانێکی زۆری وەک دەبینن ڕۆدری و دیبڕۆین کە دوو مایسترۆی تیپەکەن هەردوو شامپیەکانیان هەیە هێشتا فۆدین نەهاتۆتەوە جوای یاریکردن دۆکۆ و گریلیش و یعنی پێکانێکی زۆر لە مانچستەر سیتیە بەڵام لە هەمان کادا هەڵەش لە مانچستەر سیتیە هەیەوە هەڵە لە خودی گواردیۆلا لە بەرامبەر ئارنی سلۆت طبعا ئارنی سلۆت ئێمە پێشتریش باسمان کرد وتمان ئارنی سلۆت یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە لەسەر شێوازی یاریکردنی جیگن پرێسی ئەڵمانی یاری دەکات و ئەو ڕاهێنەرەیە کە پلانە گونجاوەکەی بۆ لیڤەرپوڵ دۆزیەوە کە 4-2-3 بوو ئەمەی ئارنی سلۆت بە چی بەراورد دەکەم ئەمەوێ ئاماژەتان بۆ پێ بکەم دوێنێ ئارنی سلۆت بەرامبەر بە برایتن چی کرد من بە خۆتان دەڵێم چی کرد هات هەڵسەنگاندنی بۆ یاریەکە کرد دوو خراپترین یاریزانی لیڤەرپوڵ ماکەلیستەر و سۆبۆسلای بوون کە گۆڵ یەکەمیش بۆی هەڵی سۆبۆسلایەوە لەسەر لیڤەرپوڵ تۆمار کرا بوو بە هێرشیەڵ گەڕاو گۆڵیان تۆمار کرد ئەو کۆناتەی تووشی پێکان هات گۆمنس بەشداری کرد بێ بەڵام ماکەلیستەر و سۆبۆسلای دوو خراپترین یاریزانی یاریەکە بوون یەک 15 خولێکی تر مەجالیان یەکسەر بردینیە دەرەوانێ بەڵێ ماکەلیستەر یەکێکە لە باشترین ناوەندەکانی پریمەر لیگە مۆرزە بەڵێ سۆبۆسلای و یاریزانەیە کە چاوەڕێی داهاتوویەکی زۆر گەشی لێکرد بەڵام کە خراپ بووی وەرە دەرەوە نەک وەکو هاڤێرتز خراپ بی وەربەردەوام بی یعنی نابێ بێت تۆ هەڵوێز وەرگری بەرامبەری هێنایە دەرەوانێ یعنی یارەکە 180 لە پێچوانە بۆ لویس دیاز و کۆرتیس جۆنسی ئەستان هەیەوێتێکی گەوری یا بە تیپەکە هێرشەکانی تیپەکەی زیاد کرد و لە ماوەی 3 خولەکدا 2 گۆڵیان کرد و یارەکانەوە جێڕا و یارەکەیان پێدا ئەمە ئیشکردنە ئەمەیش تۆ ئەگەر لیڤەرپوڵە یاریشی نەبردایەتەوانێ بینیمان لە دوای خولێکی 60 لیڤەرێکی جیاوازترمان بینی لە 60 خولێکی ڕابردوو کەواتە تۆ گۆڕانکاریانە و کردووە کە یارەکە پێویستی پێێتی نەک بێ وەکو ئارتیتا زنچینکۆ و جۆرجینۆ و ئەمانەم بۆ بخەیتە ناوەوە نوێنێری و بۆ بخەیتە ناوانێ هەموو یارەکە تۆ یەک هەلی گۆڵ تۆمارکردن دروستکەی ئەم گۆڕانکاری کردم گۆڕانکاری کرد ئەم گۆڵ لە دوا بوو ئەویش گۆڵ لە دوا بوو ئەمە پێوتێ گۆڕانکاری تاکتیک ئەمە پێوتێ گۆڕانکاری هونەری
بۆیە من ڕەخنە لە ئارتێتاگرم و سەرزەنشتیش یەکەم و لە هەمان کاتە دەستخۆشی لە سڵۆتەکەم و ستایشیش یەکەم چونکە دیارە ئێمە شتەکان بە چاو بینین خۆمە لە ئاسیەم ڕانەرانیانین بەڵام شتەکان زۆر وازەحە ئەمە علمی زەڕە نییە زۆر وازەحە ئەمە نمونونەکانی بەرچاوە کامە لە سەرنجامەکانی پریمەرلیگ کامڕۆژ دوو یاری گرنگ هەیە چەلسی لە تاقیکردنەوەیکی گەورە و گرنگە ڕوبەڕووی مانچستەر یونایتد دەبێتەوە تاقیکردنەوەیکی ڕاستەقینەی مارێسکایە چونکە چێلسی ئەمساڵ بە سەرەتایەکی زۆر باش دەستی پێکردو ئەم تاقیکردنەوەی مانچستەر یونایتد تاقیکردنەوەیکی زۆر ڕاستەقینەیە بۆ مارێسکا و کاگیوان نازام لە لایڤایە لایڤ ئەوە یەکسەر نووسی چێلسی چیەکە بووە کاگیواجان ئەمڕۆ من دوای ئەمڕۆک و پێم وتی یارەکانی چێلسی من خۆ دەزانین پێم وتون وتومە من تیپێک نەیبینم زۆر بە دیار یاریەکانەوە دانێنیشم نایم قسەی لەسەرکەم حتا بە تایبەت دیار یاریەکان دانیشم نامێت لەسەر شەژ یاری قسە بۆ بکەم ئەو یاریانەی کە بینیمە قسە بۆ بکەم لەسەری باشە بەپێی ئەوە من قسەت بۆ بکەم بەپێی ملەخەسیەوەی کە بینیمە بەپێی و گۆڕانکاریانەی کە بینیمە بۆیە چێلسی لای من یەکێک لە تاقیکردنەوە ڕاستەقینەکانی ئەم دوو هەفتەیە کە یاری ئەنجامە یەکەمیان ئەم شەو لە ئۆڵترافۆرد ڕۆبەڕووی مانچستەر یونایتد دەبێتەوە و دووەمیان ڕۆبەڕووی ئەرسناڵ دەبێتەوە لای من چێلسی گۆڕانکاری کردووە چێلسی بەرەو پێش چووە و چێلسی ئەنگاوی باشی بڕێ بەڵام ئێستا ناتوانم گرێوی پێ بکەم ئەبێ من لە ڕوبەڕووبوونەوە گەورەکانە ئەم چێلسیە ببینم لە بەرامبەر مانچستەر سیتی بینیم تا ڕادێک لێ ڕازی بووم ڕاستە دۆڕانی بەڵام ئێستا من پێویستم بە بینینی ئەم ڕوبەڕووبوونەوە گەورانەیە بۆی کە هەڵسانگی تەواو بۆ چێلسی بکەم مامۆستا داوێ دەڵێ ئەرسینال گۆڵچی باشە بەڵام بەرگری ورتیکازی باش نییە کاگاکۆڵێ سڵاو ئەو تیپەی بۆندی نەکرد کە لیڤەرە هۆکاری ئەو ئاستە بەرزە چییە هەروە بە دۆڕانی سیتی خۆشی ئەگەڕێتەوە خولەکە قەزەی لیڤەرپوڵ قەزەیەکی جیاوازە لیڤەرپوڵ پێکاتێکی بێزی لە بەردەمایە پار کلۆپ بەرپرسیار بوو لە ئەنجامەکانی لیڤەرپوڵ بەرپرسیار بوو لەو ڕەفتارانەی نوانی لە لیڤەرپوڵە کەوای کە لیڤەرپوڵ لە نازناوی پریمەرلیگ دوور بکوێتەوە کلۆب یەکێکە لە گەورەترین ڕانەرەکانی مێژووی تۆپی پێوە بڕوا ناکەم هەرگیز لیڤەرپوڵ کلۆپێکی تری وەک دەستکەوێتەوە و تۆپی پێش کلۆپێکی تر وەک خۆی ببینێتەوە بەڵام سلۆت هاتووە تەنها جوانکاریی لێشەکەی کلۆپا کردووە تیکی تاکاڵێ هەز ناکەی ئارتیتا تووشی چەقبەستوی بۆ لۆ زیاتری پێناکرێت دوای نزیکەی 5 ساڵا سیلیڤەر و سیتی نیە بەڵکو لەوام بچووکتریش ئەرسیناڵ دەرەکەی کەواتە کۆتایی وەرز نابێ ئادانیشن هەموو سەرەتای وەرزێک دێ بە سینیۆ بکەنەوە بێ بڵێن ئاوت بۆ دەرەوە بچەم ڕانەرێکی تر بێنن کاگرشوانی ژەڵی کێشەی ئەرسیناڵ نەبوونی هێرشبەرێکی سەرڕمە ئەوە تا من و تووە زانین بۆ ئارتیتا نازانێ بۆ نایهێنێ بۆ ئۆسمین لە بازاڕانە بوو بۆ یعنی هیچ هێرشبەرێکی سەرڕمی تر لە بازاڕانە بۆ ئەرسیناڵ بتوانێت گرێبەسی لەگەڵکە بۆ من باسی زرکیزیم بۆ کردی بۆ زرکیزی لە بازاڕانە بوو ئەی بۆ گرێبەسییان لەگەڵ ناکە بۆ یعنی ئەم تۆپی پێسە هێرشبەری سەرڕمیتیان نیە کاگویلا لەڵێ لیڤەرپوڵ بە شانس بردیەوە یاریی خراپی کرد من پێم وتی تا خولێکی شەست بەڵێ حەق بە تۆیە لیڤەرپوڵ زۆر خراپ بوو بەڵام خولێکی شەست بۆنەوە یاریی جیاواز بوو لیڤەرپوڵێکی زۆر بەهێز بوو کاکەمیری خۆشەویست بڕوای تاوامەیە کارتیتا لێ هاتوونیە لە خوێندنەوەی یاری لەو کاتانەی بارودۆخی دژواری بەسەردابێ گەر خوێندنەوەی یاری مەزبوط بووە دوای یەکوی جۆرجینۆ زنچیکۆی ناخستنەوە میرە گیان خەمن نەبێ هەروایە کاک پێشڕۆ بە چاوان وەکووتیشم بەڵێ بەرنامە لەسەر چێلسیەکەین بەڵام لە وەستانە نێودەوڵەتیەکە ئینشاءالله پێش بۆکس من بەرگارما بوو دوای بۆکسن دێ قسەی لەسەرکەم بەڵام ئەم زروفەی ئێستەی پریمەرلیگ و بە تایبەتی پێش دەستپێکی بۆکسیندەی قسەی تاوا لەسەر چێلسیەکەین گەورەترین نازناوێن بردنەوەکەی وەرزی ڕابردووە بەرامبەر لیڤەرپوڵ سێبەکەویش هەدەی ڤاندایک و ئەلیسۆن بوو کاگڕێبەن دەڵێ تەکتیکی ئارتیتا کەشفە چێلسی ئەمڕۆ چۆن دەبێت کاگیوا بەسەر چاو قسەی لەسەرەکەین کاکە تواناوەڵا حاڵم زۆر باشە لە فانتاسی تۆتاڵم 649 خاڵە و بۆ ئەمڕۆژ واتکینس و پاڵمەر و خیمینێزم ماوە یاریکەن ئیتر حاڵەوە باشتر ناوێ شوێنەخانە لە زۆر بێمەل بوون لە ئەرسیناڵ یاریزانی ستۆپی تەواو هیلاکن ناتواناستی ڕاستەقینەی خۆیان پێشکەشن کاک درود دوواڵێ کاک داوان خەسفی ئەرسیناڵ ناکەین ئێمە حەزەکەین وەسفی ئەرسیناڵکەین بەڵام خەسفی ئەرسیناڵیشم نەکردو من ناوی ئەرسیناڵم نێناوە باسم
لە ئارتێتا کردووە. هەنی کێشەی من لەگەڵ ئارتێتا، کێشەی من لەگەڵ ئارسناڵ نییە. ئارسیناڵ یەکێکە لەو تیپانەی کە من هەموو کاتێ سەری یاریەکانی ئارسناڵم کردو، چونکە بە چێشترین تیپی پریمەر لیگ بووە. ئارسیناڵ لەگەڵ ڤینگەرا بە چێش بووە، لەگەڵ ئێمریا بە چێش بووە، لەگەڵ ئارتیتا یاریکردنی چێژێکی تایبەتی باسی یاری دوێنێ مەکە، دوێنێ بە نمونە وەرمەگرە. بەڵام تیپێک 2 ساڵ لە سەر یەک دووەم بێ و تیپێک بەدڵی خۆی گرێبەستکە و تیپێک متمانە بەخشێتەوە بە ڕانەرەکەی و لەسەر خواستی ڕانەرەکەی و یاریزانە بێنێت توێ بین بۆ سەرچۆپی بگرین بۆ ئارسیناڵ لێرە شتی وا چۆنە بێ مان بێ بە شتی مجامەلە. ئێمە مجامەلە ناکەین، ئێمە واقعیەتی ئارسیناڵ نیشانەین و بەرپرسیار یەکەمی شکستەکەی ئارسیناڵ نیشانەین کە خودی ئارتێتا. طبعاً بۆ بەرشەلۆنە حەزەکەم قسەیەک لەسەر بەرشەلۆنە بکەم. لەو کاتانەی ئەم تۆپی پێ بەم جۆرێ باگادار بن، لەو کاتانەی کە هەموو چاوەکان لە زدی بەرشەلۆنە بوون، بەرشەلۆنە هاو پەنجەی کرد بە هەموو چاوەکانە و شمشێری یان لە هەموو ملەکان و هاو لە ماوەی 4 ڕۆژە 4 گۆڵی لە بایر مونیخ کرد، 4 گۆڵی لە ڕیاڵ مەدرید کرد لە ناو سانتیاگۆ بەرنابۆیە. هەموو پێشبینیەکانی پێچەوانە کردوانێ وەتوانی وەکو پاڵەوانێکی گەورە خۆی نیشان بە، وەکو یعنی سوارچاکێکی گەورە خۆی نیشان بە. ئەبێ ئێمە ئەمەمان لەبەر چاوێک کە بەرشەلۆنە و هانز فلیک ئەلەم 2 هەفتەیە چیان کردووە. بەڵام ئێستا ڕیاری ئیسپانیۆل ئاسانە، یاری ڕێتسەر لە چامپیۆنز لیگ ئاسانە، یاری هەفتەی داهاتووتری ئاسانە. زۆر گرنگە خۆی ئەها ئەڵێ گەیشتن بە لووتکە ئاسانە، بەڵام مانەوە لە لووتکە قورسە. ئاسانترە لە مانەوە لە لووتکە، نەک ئاسانە. گەیشتن بە لووتکە ئاسانترە وەک لە مانەوە لە لووتکەیە. بۆیە زۆر گرنگە بۆ فلێک کە تاوەستانی یاریە نێودەوڵەتەکان ئەم سیاری بەرشەلۆنە ماوێتی هەرسێکی بە سەرکەوتن کۆتایی بێ، ئەم تیپە ئارامتر بێتەوە. ئەم تیپە کە هاتنەوانێ لە یاری نێودەوڵەتەکان فشارێکی گەوریان لەسەر نەبێت، چونکە خۆت دەزانی پێکان بەردەوام بەرەوکی یاریزانەکانی بەرشەلۆنە دەگرێت. ئەوەی کە کراوە کارێکی ناوازە بۆ کە فلیک و بەرشەلۆنە کردوێتی، بەس ئەمەی کە بەردەوامی پێدەدرێت زۆر لەو کارە ناوازەترەکە کردوێتی، چونکە بەردەوام ئەم هەلانە خاڵەکانت پێ لە دەستەدا، ئەم شتە لە کێبڕچیەکان دوورت دەخاتەوە. ئەم خاڵ لە دەستدانی ئەم یاریانەی کە بە بچووک سەیرەکرێ یا بۆ نمونە بە یاریەک سەیرەکرێت کە لە بەرچاو نەبێ وا دەکات گورزێکی کوشندەت لێ دەوەشێنێ. ئەنی ئەمە بۆیە زۆر گرنگە بۆ فلێک و دڵنیاشم لەوەی فلێک هەموو خوێندنەوەیشی خۆی کردووە و هەموو یاریە دوایارێک وەکو چۆن لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی پێش یاری ئیسپانیۆل باسی لەوە کرد وتی بەڵێ یەکەم یاری دێربی کەتەلۆنیامەکە ئەنجام دەدەم و هیوام بەبرنەوەیە. بەڵام ئەوەی گرنگە ئێمە لە بیری بەرینەوانێک کە هەفتەی ڕابردوو شکستمان بە بایر مونیخ و شکستمان بە ڕیاڵ مەدرید دێناوە، ئێمە لە هەفتەیەکی نوێین پێویستمان بە سەرکەوتنی نوێ هەیە. ئەم بیرکردنەوانەی فلێک بۆ تیپ زۆر گرنگە تاوی بەردەوامی هەبێ و نابێت لەم ڕیتم و لەم کەشوهەوایە یاریزانەکانی دابڕێت، چونکە ئێستا ڕۆڵی ڕانەر لە بەرشلۆنە کارێکی ناوازەی کردووە، کاری زۆر باشی بۆ بەرشلۆنە کردووە، بەڵام بەردەوامی ئەم تیپە ئێستا ئێمە ئەم کارەمانێ. ئێمە پێشتریش سیتین و کومان ومانە سەرەتا کۆمەڵیشی باشیان کردووە، بەڵام بەردەوامیەکە موشکیلە بووە. ئێستش فلێک لە بەردەم هەمان بارودۆخدایە و چاوەڕێ دەکەین بە بزانین وەڵامی فلێکیش چۆن دەبێت. شیکاری وەرچی ئەمڕۆم پێشکەشکردن، شادی و کامران من خۆتان.